ڕێز و سڵاو بۆیەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی بەرنامەی لێکدانەوە هەڵوێست. لە بەرنامەی ئەم جارشدا وەک هەمیشە چەند بابەتێکمان ئامادەیە و بۆتان دەخوێنمەوە. بابەتێکەمیشمان بەناونیشانی دابڕانی واشنتۆن و کۆتایی دەسەڵاتی ڕەها، خوێندنەوەیەک بۆ جەنگی ئێران. ئەم بابەتە لەلایەن توانە محەممەد نووریەوە ئامادەکراوە. نزیکەی 24 ڕۆژ بەسەر دەستپێکردنی جەنگێکی گەورە لە نێوان بەرەی ئەمریکا، ئیسرائیل و وڵاتی ئێراندا تێدەپەڕێت. لەم 24 ڕۆژەدا ئەوەی جیهانی تووشی سەرسوڕمان کردووە تەنها گەورەی هێرشە موشەکیەکان و قەبارەی وێرانکاریەکان نییە، بەڵکو گۆشە گیریەکی بێوێنەی واشنتۆن و تەل ئەڤیڤە لەسەر ئاستی نێودەوڵەتی. بۆ یەکەم جار لە مێژووی نوێدا ئەمریکا خۆی لە ناوجەنگێکی گەورەی ناوچەییدا دەبینێتەوە، بەبێ ئەوەی هاوپەیمانە کۆنەکانی ئامادە بن پشتگیری لێ بکەن. ئەمەش وەک نیشانەیەکی ڕوون بۆ گۆڕانکاریی گەورە لە هاوسەنگی هێزی جیهاندا سیر دەکرێت. کاتێک سەیری ڕابردوو دەکەین، جیاوازیەکە زۆر دیارە. بۆ نمونە لە جەنگی عێراق لە ساڵی 2023 زاینیدا زیاتر لە 40 وڵات وەک هاوپەیمان بەشدار بوون، بەڵام لەم جەنگەدا ئەمریکا تەنانەت نەیتوانیوە پشتگیری سیاسی و وڵاتانی ناو ناتۆش بەدەست بهێنێت. بەپێی راپۆرتە دیپلۆماسیەکان زیاتر لە 175 هاوپەیمانە سەرەکیەکانی ئەمریکا، لەوانەش بەریتانیا، فەڕەنسا و یابان بەڕاشکاوی داواکاریەکانی واشنتنیان ڕەت کردوێتەوە و ڕایانگەیاندووە کە نابنە بەشێک لەو ململانەیە. ئەم وڵاتانە پێیان وایە کە بەرژەوەندیەکانی ئەوان لە ئارامی و دیپلۆماسیدایە، نەک لە جەنگێکی خوێناویدا کە کۆتاییەکەشی نادیارە. ئەم پاشەکشەیەی جیهان تەنها لە ترسی موشەک و لێدانە سەربازیەکان نییە، بەڵکو ترسی زیانێکی گەورەی ئابووری جیهانی لە پشتە. تەنها لەم 24 ڕۆژەی جەنگدا نرخی نەوت لە بازاڕەکانی جیهاندا بە ڕێژەی لە 130 بەرز بۆتەوە و هۆشداری دەدرێت کە ئەگەر جەنگەکە بەردەوام بێت، نرخەکەی بگاتە سەر و 150 دلار بۆ هەر بەرمیلێک. وڵاتانی ئەوروپا کە هێشتا بەدەست کاریگەریە قورسەکانی جەنگی ئۆکرانیاوە دەناڵێنن، ئەمە دەنین جارێکی تر ئابووری و بژێوی خەڵکەکەیان بخەنە مەترسیەوە تەنها بۆ جێبەجێکردنی سیاسەتەکانی ئیسرائیل و داواکاریەکانی واشنتن. بە تایبەتی کاتێک دەزانن گەروی هورمز کە نزیکی لە 120 نەوتی جیهانی تێدا دەگوازرێتەوە، ئێستا لەژێر هەڕەشەی ڕاستەوخۆتە. ئەم دۆخەنوێیی کە هاتوتە ئاراوە دانپێدانانێکی فەرمیە بەوەی کە سەردەمی جیهانی یەکجەمسەری کۆتایی هاتووە. ئەگەر جاران بڕێکی یان بڕیارێکی کۆشکی سپی بەس وایە بۆ ئەوەی سوپاکانی جیهان بکەونە ڕێ، ئێستا واقعی جیهانی فرەجەمسەر خۆی بەسەر هەموواندا سەپاندووە. هێزە ناوچەی و نێودەوڵەتیەکان ئێستا زیاتر گوێ بۆ برژەوەندیەکانی خۆیان دەگرن، نەک فەرمانەکانی ئەمریکا. ئەمە ژوای کردووە واشنتن لەم 22 ڕۆژەی جەنگدا وەک دوورگەیەکی دابڕا و بێدۆست لە گۆڕەپانی نێودەوڵەتیدا دەربکەوێت. لە ڕووی داراییەوە تێچووی سەربازی ئەم جەنگە بۆ ئەمریکا زۆر لەوە زیاترەکە چاوەڕوان دەکرا. خەمڵاندنە سەرەتاییەکان ئاماژە بۆ دەکەن کە سوپای ئەمریکا ڕۆژانە نزیکەی 1 ملیارد دلار تێچووی هەیە لەم جەنگەدا بۆ جوڵەی پاپۆرە جەنگیەکان و سیستەمەکانی بەرگری. ئەم خەرجیە خەیاڵیە لە کاتێکدا کە قەرزە گشتیەکانی ئەمریکا گەیشتونەتە ئاسێکی مەترسیدار و 39 تریلیۆن دۆلاریان تێپەڕاندووە. بێ پشتگیری هاوپەیمانەکان بەردەوام بوون لەم خەرجیە گەورانە نەک هەرزیان بە سوپا دەگەێنێت، بەڵکو دەبێتە هۆی داڕمانی ناوخۆیی و تووڕەیی زیاتری هاوڵاتیانی ئەمریکی کە نایەنەوێت پارەکانیان لە جەنگێکی بێهودەدا خەرج بکرێت. ئەمریکا و ئیسرائیل بە بیرکردنەوەی سەدەی ڕابردوو چوونە ناو ئەم جەنگەوە. ئەو سەردەمەی کە پێیان وابوو هێزی سەربازی و تەکنەلۆژیا دەتوانێت هەموو شتێک یەکلایی بکاتەوە، بەڵام جیهانی ساڵی 2026 زایدی جیاوازە. ئێستا هێزی نەرم، پەیوەندی ئابووریەکان و هاوسەنگی نوێیەکان لەگەڵ هێزەکانی وەکو چین و رووسیا ڕێگرن لەوەی ئەمریکا بتوانێت وەک جاران ڕۆڵی پۆلیسی جیهان بگێڕێت. مانەوەی ئەمریکا بەتەنیا لەم مەیدانەدا گەورەترین شکستی دیپلۆماسی و سیاسیە لە مێژووی هاوچەرخی وڵاتەدا. پەیامی ئەم 24 ڕۆژەی جەنگ زۆر ڕوونە. کاتیەوە هاتووە واشنتۆن لەو خەوە خەبەری بێتەوە کەوا دەزانن جیهان هێشتا لەژێر فەرمانی ئەودایە. هاوپەیمانە نزیکەکانی ئەمریکا بەم هەڵوێستیان پێیان وت کە ئامادەنین وڵات و ئابووریەکانیان وێران بکەن تەنها بۆ پارێزنی بەرژەوەندی وڵاتێک کە ڕێز لە هاوسەنگیە جیهانیەکان ناگرێت. ئەم جەنگە سەرماندی کە دەسەڵاتی ئەمریکا دەرزێکی گەورەی تێکەوتووە، دەرزێک کە بە هیچ چەکێکی پێشکەوتوش پڕ ناکرێتەوە.
لە کۆتاییدا ئەگەر ئەمریکا بە زووی ئەم واقعە نوێی جیهان قبول نەکات ئەوە ئەم ململانەیەی تەنها نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناگۆڕێت بەڵکو دەبێتە خاڵی کۆتایی بۆ دەسەڵاتی جیهانی ئەمریکا مێژوو وانەیەکی گرنگی پێداوین ئیمپراتۆریەتیەکان ئەو کاتە دەڕوخێن کە پەیوەندیان لەگەڵ واقعی سەردەمەکان دەپچڕێت ئێستا واشنتن لە بەردەم تاقیکردنەوەیەکی چارە نووسازدایە یان دەبێت قبوڵی بکات کە جیهان بەرەو فرەجەمسەری دەچێت یان دەبێت چاوەڕێی داڕمانێکی یەکجاری بێت لەژێر قورسایی ئەو جەنگەی کە تەنها خۆی و ئیسرائیلیش تێیدا ماونەتەوە. بابەتێکی ترمان بە ناونیشانی ڕاپەڕین و یاخیبوون پلان و گرەوە بەدینە هاتووەکەی مۆساد لە ئێران. ئەم بابەتە لەلایەن ڕۆژنامەی هاوڵاتیەوە ئامادەکراوە. پلانی جەنگ بۆ ڕووخاندنی ڕژێمی ئێران مۆساد ئامادەی کردووە. نەتەنیاهۆ پەسەندی کردووە و سەرڕای گومانەکانیش بەرپرسانی باڵای ئەمریکا پەسەندیان کردووە. بە پێی پلانەکە سەرۆکی مۆساد گرەوی لەسەر هەڵگیرسانی ڕاپەڕین لە ئێران کردووە بەڵام ئەوە جەنگ لە هەفتەی چوارەمدایە و ڕژێم هەرماوە. پێش دەستپێکردنی جەنگ دەیڤد بارنیا سەرۆکی مۆساد پلانێکی پێشکەش بە بنیامین ناتانیاهۆ سەرۆک وەزیرانی ئیسرائیل کردووە و بەڵێنی داوە ئۆپۆزیسیۆنی ئێرانی کۆبکاتەوە و لە ناوخۆش هانی یاخیبوون بدات. ڕۆژنامەی نیویۆرک تایمز لە راپۆرتێکدا وردەکاری پلانەکەی ئاشکرا کردو و دەڵێت بارنیا لە میانی سەردانەکەیدا بۆ واشنتن لە ناوڕاستی مانگی یەکی ئەم ساڵ پێشنیارەکەی خستۆتە بەردەم دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا و بەرپرسانی باڵای ئیدارەکەیشی. دەژڵێت ناتانیاهۆ و بەرپرسانی باڵای ئەمریکا و هەندێک لە دەستگای هەواڵگریەکانی دیکەی ئیسرائیل سەرڕای ئەوەی گومانیان لە سەرکەوتنی هەبووە پلانەکەیان پەسەند کردووە. بە پێڕۆژنامەکە ناتانیاهۆ و ترامپ پێیان وابووە دوای تیرۆرکردنی سەرکردەکانی ئێران لە سەرەتای جەنگەکەدا هەواڵگری هانی گۆڕینی ڕژیم دەدات و لە ڕێگەی ئۆپراسیۆنەوە دەتوانرێت ڕاپەڕینێکی جەماوەری دەست پێ بکات و بە خێرایی کۆتایی بە ڕژێم بهێنێت. بەڵام جەنگ لە هەفتەی چوارەمدایە و ڕاپەڕینەکە بەدینە هاتووە. لە ئێستادا هەڵسەنگاندنە هەواڵگریەکانی ئەمریکا و ئیسرائیل گەیشتونەتە ئەو ئەنجامەی حکوومەتی ئێران لاوەزە بەڵام سەلامەتە و ترسی بڵاو پێکردنی بەرفراوانی هێزە سەربازی و ئەمنیەکانی ئێران ئاسوی یاخیبوونی کەم کردوێتەوە. نەتەنیاهۆ بێزاری خۆی دەربڕیوە کە بەڵێنەکانی مۆساد جێبەجێ نەکراون چەند ڕۆژێکیش دوای دەستپێکردنی جەنگ لە کۆبنەوەکەیدا وتوێتی ڕەنگە ترامپ لەسەر ساتێکدا یان لە هەر ساتێکدا بڕیار بدات کۆتایی بە شەڕەکە بهێنێت. وەگەوەی نیویۆرک تایمز ئاماژەی پێداوە بە گوێرەی ڕۆژنامەکە پلانەکانی مۆساد بریتی بووە لە پاڵپشتیکردنی لەشکرکێشی هێزە کوردیا ئۆپۆزیسیۆنەکانی ئێران. بەڵام ترامپ هەرزوو وازی لەو بیرۆکەیە هێنا و لە هەفتەی یەکەمی دوای شەڕەکەدا وتی نامەوێت کورد دەستێوەردام بکەن، نامەوێت ببینم کورد ئازار بدرێیان بکوژرێت. جگە لەوەی تورکیاش هۆژداری داوە واشنتن لە پشتیوانیکردنی هەرجوڵەیەکی کوردەکان یۆسی کۆهین سەرۆکی پێشووی مۆسادیش پێشتر گەیشتە بووە ئەو ئەنجامەی هەوڵدان بۆ هەندانی ڕاپەڕین لە ناو ئێراندا کات بە فیڕۆدانە و لە بری ئەوە سەرنجی لەسەر استراتیژی لاوازکردنی حکومەت لە ڕێگەی سزاکان و تیرۆرکردنی زانە ئەتۆمیەکان و سەرکردە سەربازیەکان بوو. بەڵام بارنیا ساڵی ڕابردوو ئەم پلانەی پێچەوانە کردەوە و سەرچاوەکانی ئاژانسەکەی تەرخان کرد بۆ پلانەکانی گۆڕینی ڕژیم لە ئەگەری ڕوودانی شەڕدا. لای خۆیەوە CIA پێش جەنگ هەڵسەنگاندنی بۆ ئەو کردووە کە داڕمانی تاوەتی حکوومەتی ئێران دەرەنجامێکی تا ڕادەیەک چاوەڕوان نەکراوە و لایەنە تونڕەوەکانی ناو حکوومەتی ئێستا پارێزگاری لە کۆنتڕۆڵی سێکتەرەکانی دەسەڵات دەکەن. وەک چۆن ناڕەزایەتی جەماوەریەکانی کانونی یەکی ئەم ساڵ کە تێیدا هەزاران خۆپیشاندەر کوژان بە خێرایی سەرکوت کرا. لە نێو پلان و هەوڵی دەستگا هەواڵگریەکانی وڵاتە شەڕکەرەکان و پێشبینی شارەزایان لەبارەی ئایندەی جەنگەوە جەنگی سەر ئێران پێی ناوەتە هەفتەی چوارەمین و نازاندرێت چەندی دیکەش دەخانێت و ئایندەشی بەکوێ دەگات. ترس لە دیکتاتۆرێکی بچووک ئەم بابەتە لەلایەن ڕەحمان غەریبەوە ئامادەکراوە. بە تەنها ترس نەبوو کە لە عێراقی سەردەمی ڕژێمی لە ناوچەی بەعزدا گۆرانی و سرود بەسەر دیکتاتۆردا دەوترا. شێعر و پەخشانیان خستە بۆ خزمەتی و وەزارەتێک کاسپیەکەی بوو بە ڕێکخستنی بۆنەی ئەنتیکە بۆ پیاڵدان بە ئازایەتیەکەیدا. بەڵکو خواستی پۆست کە پارە بەرهەمی دێنێ فاکتەرێکی تری ئەو پیا هەڵدانە بوو
گەیشتن بە پێگەی حزبی و حکومی و پارەی هەڵژاوی حزب و دەوڵەت لەو سەردەمەدا وای لە کەسانێک کردهبوو لە کاتی دەرکەوتنی دیکتاتۆر هیچ بەهایەکیان بۆ کەرامەتی خۆیان دانەدەنا لە بەردەمیدا دەمردن و دەتوانەوە یان ڕۆڵی قەرەقۆزیان دەبینی. کۆبنەوەی حەڤەی ئازاری 2026 زاینی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە 3 کاتژمێر و نیوی لە یوتیوب بڵاوکراوەتەوە و تێیدا زیاتر لە 30 پەرلەمانتار لە کۆینەوە 2 پەرلەمانتار کە ناوی خۆیان نووسیب و قسەیان کرد. لەو ڤیدۆیەدا هەندێک لە بەشداریەکان دیار نییە چیان وتووە، بەڵام ئەوەی دیارە ئەوەیە کە بە هەڕەشە و تۆقاندن و لۆژیکی هێز و سوکایەتیکردن و تەنانەت بە شۆڤێنێتی قێزەون دەستیان پێدەکرد و کۆتاییان پێدەهێنا. نوێنەرانی کوردستان بێدەنگ سەرقاڵی تیکتۆک بوون. ڕاوەشاندنی پەنجەی هەڕەشەی سەرۆکی ئەنجومەنی نوێنەران و جێگرەکەی بە تۆڵەکردنەوە لە هەرێمی کوردستان لە دانیشتنی داهاتووی موازنەی عێراقدا کە دیار نییە کەی ئەنجام دەدرێت ئەو فیستیڤاڵی هەڕەشەی لە بەردەم بەشێک نوێنەرانی یەکێتی و نەوەی دوێ و هەڵوێزدا بەڕێوەچوو زۆر خەجاڵەت کرد. شێوازێک لە خەجاڵەتکردن لە ئینسان سەرسام دەکات و وای لێ دەکات ئەو پرسیارە بکات کە چۆن کەرامەتی نیشتیمانی نوێنەرانی کوردی لە پەرلەماندا نەبزوان. هەڕەشەی پەرلەمانتارانی عێراق لە جوڵاندنی هێز و چوونە سەرمەزارەکان و کێڵگە نەوتیەکان و لە قاڵبدانی قەوارەی دەستوری هەرێم تەنانەت ئەو دەسەڵاتەیشی کە دەست و شەرعێتی پێبەخشی بوون دەبێت هەمووان بتۆقێنێت نەک تووشی شۆکیان بکات. قسەکانی موستەفا ئامین ناکەمە و چوارچێوەیە چونکە ئەوەی ترس بێت لە قسەکانی دانەبوو. سپاس و پیا هەڵدان بە سەرۆکی پەرلەمانێک کە هەموو قسە و ئاماژەکانی تۆڵەکردنەوە بێت لە هاونیشتیمانیانی کوردستان و قەوارە سیاسیەکەی شۆکهێنەرە. کاکی برام با جیاوازیش بێت لەگەڵ دەسەڵاتی سیاسی و حکوومەتی هەرێم معارەزەی گەندەڵی و ناشرینیەکانی هەرێمی کوردستان و حکومڕانیەکەی بیت ئەمە سروشتیە. دژی سیاسەتی چەوتیان بە دۆسیەی نەوت و گاز گلەیت لێ ناکرێت. بەڵام چ بێشمەرمیەکە ئەوەندە بێباک و ترسنۆک و بێدەنگ بیت لە بەردەم ڕق و شۆڤێنەتی باڵی سیاسی و هێزانەی بە موشک و درۆن هاوڵاتیان و شوێنی مەدەنی کوردستان دەکەنە ئامانج. کەرنەڤاڵی ستایش و پیا هەڵدانی بەشێکی زۆری پەرلەمانتاران و لە ناویدا ئەکرادی خۆمان بە سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق یادەوەری گشتی بۆ نوسخەی کۆپیکراوی ئەندامانی سەردەمی ئەنجومەنی تەشریعی حکومی زاتی گەڕاندەوە. ئەو سەردەمەی کەنعان مەکیە ناوی لێ نابوو کۆماری ترس. بەڵێ بینەران و گوێگرانی خۆشەویست ئەمەش بابەتەکانی ئەم جارەی بەرنامەی لێکدان و هەڵوێز بوو کە بۆ ئێوەم خوێندەوە تاوەکو بەرنامەیەکی تر کات و ساتێکی باش بۆ هەموو لایەکتان.